بسم الله الرحمن الرحیم. ئەمڕۆ لە تاوەری تەندروستی سمارت لە لیژنەی پزیشکی فرە ڕەهەند واتە MDT قەرار بۆ چارەکردنی چەند چارەخوازێکی بەڕێزدرا کە وەکو دەستە جەمعیە قەراری بۆ ئەدرێ لەلایەن چەند پسپۆڕێکی فراوان و زۆرەوە لەوانە مەسەلەن پسپۆڕی نەشتەرگەری هەرسوجگەر، پسپۆڕی نەخۆشیەکانی هەرسوجگەر، پسپۆڕی تیشک، پسپۆڕی خانە و شانەزانی، پسپۆڕی ئەورام ژێرپەنجە وەکو دەستە جەمعی بڕیارێکی تایبەت و بەوردیەوە درا بۆ چارەکردنی هەندێک لەو نەخۆشە بەڕێزانەی کە نەخۆشیەکان حاڵەتی تایبەتە. طبیعی ئەو نەخۆشانەی کە حاڵەتی تایبەتیان هەیە ئێمە وەکو لیژنەیەکی پزیشکی فرە ڕەهەندیان بینین مناقەشە و تاوتوێ بەوردی دەکرێت بۆ حاڵەتەکان بۆ ئەوەی باشترین چارە بۆ نەخۆش و چارەخوازە بەڕێزەکان ئەنجام بگەیەندرێت. سمارت وەرچەرخانە.